ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدان و هەڵوێست چەند بابەتێکمان ئامادەیە هیوادارم بابەتەکان جێگای ڕەزەمەندی ئێوە بێ و کاتتان هەبێ تاکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان بن. بابەت یەکەمان بەناونیشانی هەڵمەتی دژی گەندەڵی عوسمانی حاجی مارف ئەم بابەتی ئامادە کردووە. هەڵمەتی دژی گەندەڵی وێنای کۆشکی گرانبەها و ئەسپی بە نرخ و کیسەی دۆلار و دیناری شاردراوە لە کێڵگە و ماڵەکاندا. ڕوخساری ناشرینی سیستەمی گەندەڵی حکوومەتی تایفیە ناشکرا کرد. چونکە گەندەڵی لە عێراق تەنها دزی تاکە کەسی نییە، بەڵکو بۆتە قەوارەیەکی ئۆرگانیک کە لە خوێنبەرەکانی دەوڵەتدا درێژ دەبێتەوە کە نیوەی دانیشتوانەکەی لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. لە کاتێکدا تەنێک زێڕ و ئۆتۆمبیلی لۆکس لە خەزێنەکانی ئەو کەسانەی کە لە ڕووی سیاسی و پارێزراون کەڵەکە بوون. تێڕوانینەکان لەسەر کەسایەتی عەلی زەیدی و پاڵنەرەکانی جیاوازن. لە کاتێکدا هەندێک وەکو پاڵەوان دەیبینن و گوایە هەوڵی گەڕانەوەیش کۆمەندی دەوڵەت دەدات. هەندێکی تر بە بێ هەڵوێستی دەزانن و وەکو کەسێکی دەخالەتگەری دەرەکی سەیری دەکەن. زەیدی بەرهەمی ئەم سەردەمەیە کە وەکو بازرگانێک لە ناو سیستەمەکەدا بەرز بۆتەوە و لە چوارچێوەی تۆڕەکانیدا کار دەکات یان کاری پێدەکەن. بۆیە دەشێ بۆ دەوری زەیدی چەند حاڵەتێک دەستنیشان بکرێت. دەکرێت وەکو ڕوخسارێکی نوێ بێت بۆ دامرکانی ڕایگەشتی بازار و ناڕزایەتی جەماوەری بەرامبەر گەندەڵی یان لە ڕێگەی ڕێکەوتنە ناوخۆی و دەرەکیەکانەوە هەوڵ ئەدات قۆناغێکی ڕاگوزەر بەڕێوەبات بۆ ڕێگریکردن لە داڕمانی ئابووری. هەروەها یان هاوبەشێکی پراگماتیکی ئەمریکایە کە هەوڵ دەدات بڵێن کەرتی دارایی عێراق کۆنتڕۆڵ بکات و هەندێک سەرچاوەی کاریگەری ببڕێت. لە هەمان کادا گومانی تێدا نییە کە دەیەوێت وەکو سەرۆکەکانی پێشخۆی هاوسەنگیەک لە نێوان ئەمریکا و ئێراندا بەڕێوە بەرێت. بۆیە دەتوانێت بڵێت یان بڵین زەیدی لە ناو گێژاوێکدا یاری بە چارەنووسی عێراق و خۆشی دەکات. لە ناو ئەم گێژاوەدا و لە دنیای واقعدا ڕاستیەکی تاڵ دێتە ئاراوە کە گوزارش لە ترسی گشتی دەکات بەرامبەر بە ئەم هەڵمەتی دژی گەندەڵیە. هەر لە سەرەتاوە ناوڕۆکی هەڵمەتەکە پوچی خۆی دەسەلمێنێت چونکە هەوڵ دەدات بۆ وەستانەوەی لە بەرامبەر ئەو زلهێز و کەسانی چەندین ساڵە بنەمای نەخشەداڕێژەری سیستەمی تاڵانچێتی و گەندەڵی. ئاکەمەکەی هەڵکەندنی گۆڕی خۆیەتی و دەبێتە ژەمی خواردنی داهاتووی نەهەنگەکان. ئەم هەڵمەتە هە لە سەرەتای پرۆسەکەەوە پەکی دەکەوێت و ئیفلیج دەبێت. لە کاتێکدا دەڵاڵی دەسەڵاتی ڕاستەقینە و ئەوانەی پاراستنی حیزبیان هەیە دەست لێدراون و گەندەڵیش دەورانەکانی ڕاناوەستێت. تەرکیزکردن تەنها لەسەر فەرمانبەرە بچووکەکان یان چەند ئەندام پەرلەمانێک کێشەکە چارەسەر ناکات، بەڵکو بەرگریەکی زیاتر بە ماسیە گەورەکان دەبەخشێت بۆ ئەوەی لە داهاتوودا بەبێ سزا مامەڵە بکرێن. ڕەنگە مەترسیدارترین دزە پێکردن لەم هەڵمەتەدا قسەکانی زەیدی بوو بێت سەبارەت بە ئەگەری یەکلاکردنەوەی هەڵمەتەکە و ڕاگررتنی لە پێچینەوەکان بەرامبەر بە گێڕانەوەی پارەکان یان بەشێکی لەلایەن سەرە گەورەکانی دزی و گەندەڵیەوە. دەوڵەتێک کە دانوستان و ڕێکەوتن لەگەڵ دزەکان بکات دەسەڵاتی خۆی لاواز دەکات و ئەو پەیامە دەنێرێت کە دزینی سامانی گەشتی کارێکی بازرگانی قازانج بەخشی گەرنتیە. ئەگەر دزەکە ئاشکرا بوو بەشێک لە پارەکە دەگەڕێتەوە و ئەوەی دیکەش دەهێڵێتەوە لەگەڵ ئازادیەکەی لە ژینگەیەکدا کە متمانەی دامەزراوەیی نییە، یەکلاکردنەوەی چارەسەر نییە، بەڵکو دەرچوونێکی سەلامەتە بۆ پاراستنی گەورەکان و داخستنی کەیسە هەستیارەکان. لەلایەکی ترەوە ڕەنگە ئەم هەڵمەتە هەوڵێک بێت بۆ بڕێنی باڵی نەیاران بە تایبەتی بە لە بەچاوگرتنی چڕبوونەوەی دەستگیرکردنەکان لەسەر تۆڕەکانی سەر بەهێزە سیاسیە دیاریکراوەکان. جگەلەوەش شاری ئەمریکا کە لە پێویستی ڕێخستنی سیستەمی دارایی و ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارەدا دەردەکەوێت. سێبەرێک دەخاتە سەر کارەکانی زەیدی. ئەمریکا وەکو هەندێک دەیبینن وەبەرهێنان لەگەڵ تاکەکان ناکات، بەڵکو لە دەرەنجامدا وەبەرهێنان دەکات لە گەرانتی سەقامگیری وەبەرهێنان و بەرژەوەندیەکانی لە ناوچەکەدا. لە کاتێکدا نەهەنگەکان و دزە گەورەکان لە لێدوانەکانیاندا پشتگیری لە هەڵمەتەکە دەکەن و دەستخۆشی لە زەیدی دەکەن. زەیدیش پێشواسی لێ دەکات و سپاسگوزاریان دەبێت. لە غەنیمەتە تائیفیەکاندا دەتوێنەوە و ستایشیان دەکات. ئەوە تەنها دەبێتە فێڵێک بۆ ئارامکردنەوەی ڕایگەشتی. ئەو هاوڵاتی کە بە دڵە ڕاوچیەوە چاوەڕێی موچەکەی دەکات چیتر بەرگەی بینینی ئەو دیمەنانە ناگرێت و نەفرەت لەو هەڵمەتە و لەو دادگایش دەکات کە بە دوواداچوونی فایلی کەیسەکانی دەستی زەیدی دەکات.
چونکە گەندەڵیەک گەر لە بنەڕەتدا بنبڕ نەکرێت دەگەڕێتەوە بۆ ئەوەی هەندەی تر خراپتر و وێرانکەرتر گەشە بکات. ئێستا پرسیارەکەەوە نییە ئاخۆ سبەی کێی تر دەستگیر دەکرێت؟ ئایا زەید و حکوومەتەکەی بوێری ئەوەیان هەیە شەفافێت لە داهات و لە دارایی دەوڵەت پەیڕەوی بکەن یان ئازایەتی ئەوەی هەیە لە کۆشکەکەیدا ڕوبەڕووی نەهەنگەکان ببێتەوە. ڕۆژانی داهاتووەوە دەردەخەن کە ئەمە هێرشێکی ڕاستەقینەی دژی گەندەڵی نییە و تەنها سەرابێکە. چەکدارە لە ئەنگرەکانی ئێران نوێنەرایەتی ئاڵۆزترین و هەستیارترین لایەن دەکەن لە حکوومەتی عێراقدا. ئەم فراکسیۆنانە وەکو ئەسائیبی ئەهلی حەق و مەقاومەی ئیسلامی و کەتائیبی ئیمام عەلی و گروپەکانی تر بە درێژایی ساڵان دەستیان بەسەر سامەنابووری بەرفراوانەکان داگرتووە. سەرقاڵی قاچاقی ڕێکخراوەی نەوت و سەرچاوەکانی دیکە بوون. دەواازە سنووریە گرنگەکانیان کۆنتترۆل کردووە. هەروەها بەشێکی بەرچاو لە سامانی عێراقیان لادا بۆ پشتیوانیکردن لە ئەجێندای دەرەکی. حکوومەتی زەیدی لەم گێژاوەدا ئەم هەڵمەتە دەبەستێتەوە بە بنیاتنانەوەی ناوبانگی ئابووری عێراق وەکو دەرخستنی ژینگەیەکی بە ئاسایشی ئومێدبەخش و بۆ وەبەرهێنان. بەڵام راپۆرتەکانی بانکی دەوڵەتی و شەفافیەتی نێودەوڵەتی ئاماژە بۆ دەکەن کە گەندەڵی و بڵاوبوونەوەی چەک دوو ڕێگری گەوران بۆ کارکردنی کۆمپانیا بیانیەکان لە عێراقدا. زەیدی دەوێت ئەم پەیامە بدات بە کۆمپانیەکان کە دەوڵەت بەهێز بووە و توانای دەستێوەردانی لە گرنگترین ساتەکاندا هەیە بۆ پاراستنی یاسە وەبەرهێنان. بەڵام وەک سروشتی پێکهاتەی حکوومەتی تائیفی و هێزەکانی حەشتی شەعبی نیشانیەدەن. پێکهاتەی حکوومەتی ئێستای عێراقیش ناتوانێت لەو دوو ڕێگەیە گەندەڵی و هێزی میلیشیا بێتە دەرەوە. خودی زەیدیش هەڵبژێردەی هێزە تائیفی و میلیشیاکانە. ئەم هەڵمەتە هیچ گۆڕانکاریەک لە پێکهاتەی حکوومەتی ئێستای بەغدا ناکات. تەنها کاری میدیایە بۆ پاراستن و بەهێزکردنی پێگەی سیاسی چوارچێوەی هەماهەنگی و هاوپەیمانەکان. وەڵای بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی بۆچی شازادەی جێنشینی سعودیە ترەمپی رازی کرد هێرش نەکاتە سەر ئێران. ئامادەکردنی ئەم بابەتە لەلایەن ماڵپەڕی ئاوێنەوە. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ سەرۆکی ئەمریکا ئامادە بوو ڕێگە بە گەورەترین هێرشی سەربازی لە دوای جەنگی جیهانی دووەم بدات. بەڵام وڵاتانی هاوپەیمان رازیان کردووە پلانەکەی ڕابگرێت. دوای چەند ڕۆژێک لە هەڕەشەی توندی ئۆپراسیۆنی سەربازی نوێ دژی ئێران دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا جارێکی دیکە هەوڵ دەدات لە ڕێگەی دیبلۆماسیەوە ئەوە بەدەست بهێنێت کە تاوەکو ئێستا لە ڕێگەی فشاری سەربازیەوە نەیتوانیەوە بەدەستی بهێنێت. پرسیاری سەرەکیەوەیە کە ئایا وڵاتانی عەرەبی کەندا و کە پەیوەندی نزیکیان لەگەڵ واشنگتۆن دەپارێزن دەتوانن لە چەند ڕۆژی داهاتوودا بڵێن بەشداری بکەن لە کردنەوەی گەروی هورمەز بەڕووی گەشتیوانی نێودەوڵەتیدا. تەنانەت بە شێوەیەکی کاتی زەمینە بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان لەسەر بەرنامەی ئەتۆمی ئێران دروست بکەن. بە پێشی کارێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ هەوڵەکانی پێشوو یان بڵێن ئەو هەوڵانەی کە لە ماوەکانی پێشوودا دراون چەند مانگێک بوو شکستیان هێنا. هاچەندە دوێنێ یەکشەمە یەکەم نیشانەکانی پێشکەوتن تۆمارکرا چونکە هەردوو وڵاتی عومان و ئێران راپۆرتێکیاندا کە دانوستان بە ئاراستێکی ئەرێنیدا دەڕوات. ترامپ بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندووە کە ئەمریکا دوای نیوەڕووی ڕۆژی دووشەمە گەڕی نوێی دانوستانەکان دەست پێ دەکات. ئاماژەی بەوەش کردووە ئامادەی ڕێگە بە گەورەترین هێرشی سەربازی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بدات. بەڵام هاوپەیمانەکانی رازیان کردووە کە پلانەکانی ڕابگرێت. وتیشی ئێمە بە تەواوی ئامادە بووین بەرەو پێشەوە بچین. بەڵام کاتێک هاوپەیمانان بڵێن داوای دواخستنیان کرد ناچار بووین بڵێن بابزانین شتەکان چۆن دەڕوە. بەڵام ئەگەر دانوستانەکان هەرز بێنن وەک ئەوەی لە ڕابردوودا ڕوویان داوە ئەوە ڕەت ناکرێتەوە کە سەرۆکی ئەمریکا بەم زوانە بگەڕێتەوە سەر هەڕەشەکانی هەنگاوی سەربازی. بە پێی وتەی وەلی نەستەر مامۆستای زانکۆی جۆنس هۆپکینز ترامپ ئێستا هەوڵدەدات چارەسەرێکی دیبلۆماسی بدۆزێتەوە بۆ ئەوەی زیاتر لە پەرەسەندنی سەربازی دوور بکەوێتەوە. بەڵام هیچ ڕێگایەکی ڕوون نییە چ لە ڕێگەی دیبلۆماسیەوە یان لە ڕێگەی هێزی سەربازیەوە کە ڕێگەی پێ بدات سەرکەوتن ڕابگەێنێت. ترامپ دانوستانە نوێیەکانی لەگەڵ ئێران لەمڕۆوە دەست پێ دەکات. تێچووی شەڕ لە هەڵکشاندایە گۆڕانکاری بەردەوامی نێوان هەڕەشە و دانوستانەکان ڕۆژهەڵاتی ناوڕاستی ناسەقامگیر کردووە و کارنامەی سیاسی ناوخۆی ئیدارەی ترەمپی ئاڵۆز کردووە. لە چەند هەفتەی ڕابردوودا ئێران هێرشی بۆ سەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە دەست پێ کردووە. لەوانە ئوردن،
بەحرین و کوێت. هاوکات میلیشیەکانی لایەنگری ئێرانیش لە عێراق هێرشی فڕۆکەی بێفرۆکەوانیان بۆ سەر سعودی ئەنجام داوە. توانای تاران بۆ بەڕێنی کاریگەریەکانی کەشتیوانی لە گەروی هورمز بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی نێودوڵەتی و ئەمریکا و وڵاتانی دیکەی ناچار کردووە کە سوود لە دەگی استراتیژی نەوت وەربگرن. لە هەمان کادا ئەندامانی کۆنگرێس و سیناتۆرەکانی کۆماریەکان تەنها چەند مانگێک پێش هەڵبژاردنەکانی ناوەڕاستی خول فشار دەخەنە سەر کۆشکی سپی تا ڕوونتر ڕوونی بکاتەوە کە ئامانجەکانی شەڕەکە چین و چۆن پلانی هەیە کۆتایی بەم شەڕە بهێنێت. نیگەرانیەکان کاتێک تونتر بوون کە 3 سەربازی ئەمریکی لە هێرشێکی موشکی ئێران بۆ سەر بنکەیەکیان لە ئوردن کوژراون و ژمارەی کوژاوانی سەربازی ئەمریکیش لە مانگی شوباتەوە گەیشتە 18 کەس. کاتێک ترەمپ لە کۆتایی مانگی شوباتدا فەرمانی یەکەم هێرشەکانی دژی ئێران دەرکرد، پشتیوانی نێودەوڵەتی سنووردار بوو. لە کاتێکدا ڕاپرسیەکان دەریان خست کە بەشێکی زۆری خەڵکی ئەمریکا باوەڕیان بەوە نەبووە کە تاران هەڕەشەی ئەتۆمی دەستبەجێ دروست بکات. ترەمپ دڵنیاییدا بوو کە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی کاتی دەبێت و مەزەندەی کردهبوو کە لە ماوەی 4 بۆ 6 هەفتەدا ململانەکان کۆتایی پێبێت. بەڵام شەڕەکە ئێستا چۆتە مانگی شەشەمی خۆیەوە و هەم پشتیوانی نێودوڵەتی و هەم لە ناوخۆ بۆ سەرۆکی ئەمریکا کەم بووەتەوە. دەستێوەردانی سعودیا بە پێی وتەی هاوکارانی ترەمپ کە لەلایەن WSJ ئاماژەی پێکراوە، هۆشداریە بەردەوامەکانی ڕواڵەتی پرۆسەی دیپلۆماسی خێراتر کردووە کە دەتوانێت ببێتە هۆی ڕێکەوتن و کۆتاییهێنان بە ململانەکان. ترەمپ ڕۆژی شەمە لە سۆشیال میدیا نووسیوێتی ئێران و وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوایان لێ کردووە هێرشە پلان بۆ داڕەشاوەکە هەڵبۆشێنێتەوە. ئەم پۆستە دوای پەیوەندیکی تەلەفۆنی لەگەڵ محەممەد بن سلمان شازادەی گوێنشینی سعودیا بڵاوکراوەتەوە. وەک سەرۆکی ئەمریکا خۆی ئاشکرای کردووە، پرسیاری لە شازادەی سعودیا کردووە کە ئایا هێرشکردنە سەر ئێرانت پێ باشترە یان ڕێکەوتن. ترامپ وتی پێیوتم کە بەڕوونی ڕێکەوتنێکی پێ باشترە، چونکە کەس نازانێت هێرشی سەربازی بەرەو کوێمان دەبات. لە بەرامبەردا پەیوەندی بە بنیامین ناتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە نەکردووە کە بەردەوامە لە داکۆکیکردن لە استراتیژی سەربازی تونتر لە دژی ئێران. ڕەخنە لە تاکتیکەکانی ترامپ، ڕەخنەگرانی سەرۆکی ئەمریکا دەڵێن گۆڕانکاریە بەردەوامەکانی لە هەڵوێستەکانیدا بەشێک نییە لە استراتیژیەکی یەکگرت و بەڵکو ڕنگدانەوەی بێتوانایی ئەوە لە دۆزینەوەی چارەسەرێکی سەربازی یان دیپلۆماسی کاریگەر. دانیال شاپیرۆ باڵیۆزی پێشووی ئەمریکا لە ئیسرائیل و بەرپرسی باڵای پێشووی پێنتاگۆن دەڵێت ئەم پاشەکشەیە بە شێوەیەکی جددی هێزی متمانە بە ئەمریکا لاواز دەکات. ناوبراو جەختی کردەوە نەک هاوپەیمانەکانی ئەمریکا و نەیارانی ئێرانی ئیتر باوەڕ بەو قسانەی ئەمریکان ناکەن. قۆناغی هێستای قەیرانەکە لە مانگی حوزەیران دەستی پێکرد، کاتێک واشنتۆن و تاران دانوستانیان لەسەر یادداشتێکی لێک تێگەیشتن کرد کە بەهۆی لێکدانەوە جیاوازەکانەوە لەسەر چۆنێتیکردنەوەی گەروی هورمز داڕەبە. دو بە دوای ئەو هێرشانەی کە ئێران بۆ سەر کەشتیە بازرگانیەکانیان گەڕانەوەی سزا ئابوووریەکانی ئەمریکا بەهێزکردنی گەماروی دەریایی و سنووردارکردنی هێرش ئاسمانیەکان، لە هەمان کادا ترەمپ تەنانەت هەڕەشەی هێرشکردنە سەر ژێرخانە گرنگەکانی وەکو پرد و دامەزراوەی وزەی کرد. هەرچەندە پێدەچێت بۆ ئێستا کردەوەی سەربازی لە پشتەوە بێت، بەڵام ڕێگای دیپلۆماسی تاوەکو ئێستا لە ڕادەبەدەر نادیارە. سوزان مالۆنی پسپۆڕی ئێران لە دامەزراوەی بروکینز دەڵێت گەیشتن بە ڕێکەوتنێک کە ئازادی کەشتیوانی مسۆگەر بکات نەخێرا بەدەست دێت و نە ئاسانیش دەبێت. وڵای بینەران و گەگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەنامی لەگدانەوە هەڵوێ زیواترم بابەتەکان جێگای ڕەزامەندیتان بوو بێ. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.